بسم الله الرحمن الرحیم. دوای حەمد و سپاس بۆ پەروەردگار و سەلات و سەلام بۆ جانی پێغەمبەری پێشەوا صلی الله علیه وسلم لە هەر جێگایەک هەن بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کاتتان باش. ئازیزان بەڕێزان خۆشەویستان، باس و بابەتی ئەمڕۆی بەرنامەکەتان تایبەتە بەوەی کە ئاخۆ ئایا تۆی هاوڵاتی کاتێک کە دەبینی وەزارەتی سامانە سروشتەکان زانیاری بڵاو دەکاتەوە متمانەت پێ هەیە؟ بابەتەکە خۆی ئەوەیە، ئایا ئەو زانیارانە و ئەو زانیارانی کە وەزارەتی سامانە سروشتەکان بڵاوی دەکاتەوە تا چەند جێگای متمانن و متمانە پێکراون. هەموو لایەک ئاگادارن کە تا ئێستای لەگەڵدا بێ لەوەتەی کە حکوومەتی هەرێم بڕیاری داوە خۆی نەوت بەڕێکا و خۆی نەوت هەناردە بکە، دەبینین تا ئێستای لەگەڵدا بێ وەکو چۆن دەڵێ بێسیقەی و نامتمانەیەک هەیە لە نێوان هاوڵاتیان و لە نێوان وەزارەتی سامانە سروشتەکان، لە نێوان بەرپرسان و وەزارەتی سامانە سروشتەکان، لە نێوان پەرلەمانتاران و هەروەها کەسانی سیاسی و ڕۆشنبیر. وەرحاصل بێسیقەیەک و یاخود بڵێن چۆن بڵێن بێمتمانەیەک دروست بووە. هەمیشە وەزارەتی سامانە سروشتەکان هەر گرێبەستێک بکە، هەر شتێک باسکە، هەر داتایەک بڵاو کاتەوە لە بەرامبەردا ڕەخنەی لێ دەگیرێ و گلەیی لێ دەکرێ و دەڵێن ئەمە ڕاست نییە و ئەمە وان نییە. من ئەمڕۆکە دوای ئەوەی زانیم باسەکە ئەوەیە یاخود باسەکە دانراکە ئەو بابەتەیە، هەر سێرجێکی بەسیتم کرد لە نێو پێگەی وەزارەتی سامانە سروشتەکان کە ئەمە ئەو دوو تەنها بە نمونە بە وەکو عینەیەک تەنها مانجی 2-3 ساڵی ئەم ساڵ 2016 وەرگرت. یعنی وتم با بزانم هەر سیرکەم بزانم وەکو سامانە سروشتەکان چیان بڵاو کردێتەوە. ئەوەی حەز دەکات ئێستا با سەردانی پێگەکە بکات، چونکە من بە ڤیدیۆش تەزیرم کردو بۆی دوایانەوەکو بچم بیگۆڕن بڵێن وەڵاش دیوانە بوو ئەسڵ و ئەساسی نیە، بە ڤیدیۆ تەزیرم کردووە مەوجودە. بۆ نمونە لە مانجی شوبات مانجی دوو حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێ مانجی دوو، بۆی کە ئەگەر نازانم وازەحە دیار نییە، ئەوە مانجی شوباتە ناخوێنێتەوە تا بن بۆتان باز دەکەم. دەڵێ بەگشتی لە مانجی شوباتی 2016 بەهۆی چەند بارودۆخێک کە لە دەرەوەی دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان ماوەی 13 ڕۆژ لە کارکردن و هەناردەکردن وەستاوە. ئەو ژمارە و زانیاریانە خراونتە ڕوو ئەوە ڕوو دەکاتەوە کە هەناردەی ڕۆژانەی نەوت بە ڕێگای بۆری گواستنەوە لە مانجی شوباتی 2016 تەنها 16 ڕۆژ بەردەوام بووە. ئەوەی کە لێرەش دیارە لەو ڕۆژانێک کە نەوت بەڕێکراوە ئەو لەوێ دەڵێت 13 ڕۆژ، بەڵام لێرە 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 لێرە 12 ڕۆژ دەڵێت نەوت نەنێردراوە و بەڕێ نەکراوە، کەچی لەو لاشەوە دەڵێت 13 ڕۆژ. لە مانجی سێ بەس دقایەک لەسەرم ڕاوەستن، بەس نیو دقا لەسەرم ڕاوەستن بۆی کە ئەوەش بخەمە ڕوو. لە مانجی سێ دەڵێت 12 ڕۆژ نەوت نەڕۆیشتووە، بەڵام تەمەشا دەکەین لێرە لە خشتەکە تەنها 1 2 3 4 5 6 7 8 9 10 ڕۆژ. واتە هەر لە لای هێروە هەر لەو خشتەیە کە وەزارەتی سامانە سروشتەکان دایناوە لە مانجی سێ 2 ڕۆژ، لە مانجی دووش 1 ڕۆژ، واتە 3 ڕۆژ، واتە 3 ڕۆژ نەوت دیار نییە کە بەچێدا ڕۆیشتووە و چۆن ڕۆیشتووە و چی کراوە. لەو لاشەوە ئەگەر سیرکەین تەنها لە مانجی ئادار ڕۆژانە بۆ پێی کە ئەوان باسی دەکەن 330,000 بەرمیل ڕۆیشتووە. ئەگەر 330,000ەکە فی دووکەی لەوێش بە هەمان شێوە. بە هەر حاڵ ئەو بێمتمانەیە بۆ دروست بووە. با کاک محەممەد بفەرمێ. بەڵێ کاک محەممەد. ئەم کاتت باش ژیانەکەم. بەس خۆشەوە بەرنامەتانە دەکەم. زۆر سپاس بە قوربان. بەڵێ کاک محەممەد. بۆچی ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان دەچێتە تورکیا بەوەی کە قاتی کوردی زەبەر نییە و پانتۆری لە پێ ئەوە شتێکی زۆر ناخۆش بووی، وادارم کەناڵی پێیان بگەڕێتەوە بۆ پێشان بۆ ئاینەکەی کەسی
هیچی دیار نییە داوایان لێ دەکەین بە زووترین کات سەردانی تورکیا دەکات هەزاران کورد لەولا دەکوژرێت و شەهید دەکرێت بەڵام ئامیری کۆمەڵی ئیسلامی سەردانی تورکیا دەکات هیوادارین کەناڵی ئاسمانی پەیامش بگەڕێتەوە بۆ دیندارەکەی چونکە ئەگەوانە بێت سەرکەوتو نابێت. زۆر خۆش کاک محەممەد دەست خۆش بۆ قوربان ڕێیەکەی خۆدوت چێترمان لەگەڵە بەڵێ من ئەگەر ئەو کۆمنتانە بخوێنەوە کە لە سایتی یاخود لە پەیجی پەیام تیڤ کە بەڕێزانێک کۆمنتیان نردووە و هەروەها لە ئەکاونتیان وەرسەباح بەشداریان کردووە خەڵک کاکارم علی سعید دەڵێ زانیاری دروست لای چەند کەسێکە ئەوەی بڵاوی دەکەنەوە تەنها پوچە وەشیکاریە و وەفریودانی ڕایگشتیە. کاک جەلال محەممەد دەڵێ جەمال محەممەد وابزانم ئەوانەی نەوتەکە ئەفرۆشن و لێژنەیەکیان داناوە لەسەری مانگەوە تا کۆتایی مانگ بەس خەریکی ئامادەکردن و ڕێکخستنی ئەوەن کە چ داتایەک بڵاو بکەنەوە کەمترین هەڵەی تیابێت. کاکەمین دەڵێ من پێم وایە نەخێر ئەو زانیارانەی وەزارەتی سامانە سروشتەکان بڵاویان دەکاتەوە بەشێکی ڕاست نییە و زۆربەی هەڵەیە بەڵکو زانیاریە دروست و ڕاستەکان لای چەند کەسێکی دیاریکراوە بڵاوکردنەوەی ئەو زانیارێنش مەبەست و مەرامی خۆی لە پشتە مەبەستەکەش هەموو نیە و خۆیی و هەمیشە هەندێکی دەرەچیە هەروەها بەغداش مەبەستێکی سەرچیە تا نیشانی بەغدا بدات پێی بڵێ ها ئەوە تا ئەو ماوەیەی بای ئەوەندەم فرۆشت و نەخێر تەنها بۆ خۆکردنە چاوی خەڵک و هیچی تر. کاک محەممەد دەکرد بە قوربان فەرموو. بەڵێ گیان بەڵێ کاک محەممەد. الو بەڵێ گیان. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. كانت دەستخۆشی بەرنامەکەتان یەکەم. سپاس بۆ بەڕێز بە قوربان. کاکە گیان بنسبەت ئەو بەرنامەی کە داتان کردووە زانیاریەکانی وەزارەتی سامانە سروشتی. بەڵێ. ئەو زانیاری کە بڵاوێک هاتووە وەزارەتی سامانە سروشتەکە هیچی ڕاست نییە. بۆ؟ لەبەر ئەوەی نەکوو بهێماڵێن هەزاران خەڵک ئەڵێ ئەمە گومانی لەسەرەت هیچی ڕاست نییە. هەموو بە پێشانەی هەمووی ڕاست نییە ئەو زانیارە هیچی ڕاست نییە خەڵک متمانی بۆ زانیارە نییە. بەڵێ دەستەکان خۆش دەستخۆشی لە بەرنامەکەتان ئەەکەم دەستخۆشی لە کاسۆران عومەرەکەم یەکەم ئەندا پەرلەمانە ئەدا پەرلەمە وەک کاسۆران هەبێ حاڵم بەستە ناگە. بەڵێ دەستەکان خۆش کاک محەممەد زۆر سپاس. کاک نەزار دەڵێ هەرچیەک بڵێن سەبارەت بە وەزارەتی سامانە سروشتەکان تەنها قسەی خۆشە چونکە لە هەرێمی کوردستان ئەوەی زانیاری دروستی لایە هیچ ناڵێت. کاک موسا دەڵێ زانیاری دروست تەنها لای پارتیە و کە کەسی تر نایزانێ. کاک کاروان خەڵک دەڵێت جابر وەزارەتی سامانە سروشتەکان هەیە تا داتای هەبێ. کاک دیار هەولێری دەڵێ دەستەکانتان خۆش زۆر سپاس. بەڕای منیش بە دڵنیاییەوە زانیاری تەواو دروست بڵاو ناکرێتەوە یاخود بە خەڵک ناڵێن لەبارەی ڕاستی سامانە سروشتەکان لە کوردستانیش دەزانن کار بەدەستان بەڵام دەیشارنەوە. بەڵێ چێمان لەگەڵ با فەرمێ. بەڵێ بەڵێ کاک محەممەد دارەتوی دەڵێ سڵاو کاکەنوەر خەڵک چ زوانێت ئەوە ئەخوێندرێتەوە. کاک کاروان دەڵێ کاکەوە محەممەد دەڵێ هەر کاتێک ڕۆژ لە ڕۆژئاوا هەڵات ئەو کاتە ئاشتی هەورامی دوو قسەی ڕاستی لێ دەبیستی و دەمێکە ڕاستی لەم وڵاتە باری کردووە. کاک عەبدوڵڵا دەڵێ بەڕاستی ئاشتی هەورامی تەنها قەڵەمێکی جادووی خاونەکەی چی حەز بکات پێی دەنووسێ بۆی خاونەکەی بگۆڕێ. بە هەر حاڵ ئەمە کۆمنتی چەند بەڕێزێک بوو لە کاونتەکەی ئەنوەر سەباح هەروە ئەگەر بچمە سەر پەیجی پەیام تیڤ کە لەوێ خەڵک بە هەمان شێوە کۆمنتی خۆی نووسیوە سەبارەت بەوەی کە ئاخۆ ئەو زانیارانەی کە لە وەزارەتی سامانە سروشتەکان بڵاو دەکرێتەوە تا چەندە جێگەی متمانەن و تا چەندە خەڵک متمانیان پێ دەکات. ئەگەر پێوەند کاک هاوڕێ لە خوڕماڵ کاک هاوڕێ گیان بەڵێ کاک هاوڕێ کاک هاوڕێ کاک هاوڕێ قسە بکە بە قوربان فەرموو. فەرموو برا. لە خزمەتام بەڵێ بە قوربان فەرموو. ئەم کاتەوە باش بەڕێزم. کاتەوە باش قسە بکە بە قوربان.
ئەم کاتۆ باش کاکە کاتەوە باش جانەکەم فەرموو قسە بکە جانەکەم. کاکەجان سەمارە بە تەوارەکەتان بەڕاستی من نازانم ئەم پیاوە بەڕێزە خۆی لە ئەسڵا حرمەتم هەیە بۆ شەخصیات و کەرامەتی بەڵام عیبە ئینسان پیاوی خەڵک بێت خۆی لەبەرەوەی کە هەڵمش وانێ لەبەرەوەی شتێکی ڕاستگۆ زەقێتێکی تیان ناکەنگێت بە هیچ شێوەیە لەبەرەوە هەر کەسێک تەماعی کرد بە قوتی خەڵک هەر کەسێک تەماعی کردە بەرژەوەندەکانی خەڵک و قوتی خەڵکی هەژار و چەساوە و داما و ئیتر چاوەڕێی چی ئەکرێ بەڕاستی کەسێک کە ڕەحمی نییە بە خەڵکی وڵاتەکەی بە خەڵکی هەژار بە کورە بەکەم ئەندام بە نادینا بە خەڵکە داما و هەژارەکە ئیتر چاوەڕێی چی بکە ئینسان چاوەڕێی چی بکە بە قوربانی چاوەڕێ لەبەرەوەی متمانەی چی متمانە ئەوەیە من بەیانی کە وتم بە تۆ سەلام عەلەیک للراسية أو السلام عليك يعني فكان يقولون وذكم كاكا حرمة يقارزم وذكان ما فكان دابينكم حوض ما فكان تدميه لما مثلا أمشي مريضة لبروي أو كوب عزم كذي أو تيجي مزاحيتي كتيانية أو بعض الجانيك معاملة بعض الجانيك يصير خلتي بروفيشنالية خلتي أولية كملي ولا حالتك أمشي مريضة لكن حقيقي خلتي أكاديمي وبروفيشنال ومراسي أو أجلو شنو نعمل لك يوكو أو بله دەستەکانت خۆش زۆر سپاس دەستەکانت خۆش بە قوربان کاک ئامانچ دەڵێ متمانەمان بە قسەکانی وەزیر ماوە نەمتمانم بە وەزیر ماوە نە بەو بارودۆخەش هەروەها کاک زیرەک دەڵێ ئەوەندەیان داتای ناڕاست بڵاو کردوتەوە بۆیە دەڵێم متمانم بەچی هەبێت بەڵێ گەر پەیوەندی هەبێ بە بفەرمێ کاک عەفوەن هەنەرخان دەڵێ نەخێر هیچ متمانم بە قسەکانی نییە و دەسەڵات داران هەرگیز لەگەڵ هاوڵاتیاندا ڕازگۆ نەبوون و زۆر بەداخەوە بۆ ئەو کەسانە مراد دەڵێ نەخێر چونکە جێگای باوەڕنین و دەبێت بە ڕازگۆیانە داتاکەی ئاشکرا بکات بۆ ئەوەی لای خەڵک ڕوون بێت کاک سەعید لە سلێمانی فەرموو بە قوربان بەڵێ گیان فەرموو ئەم کاتۆ باش جانەکەم فەرموو بەڵێ فەرموو دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم سپاس بۆ بەدارم سەرکەوتوو بن زۆر سپاس قسە بکە بە قوربان بە فەرموو وەڵی خەتای خۆمانە ئێمە ئەگەر پێ نەدەین ئێمە ئەگەر دەنگیان پێ نەدەین ئەوانی ڕەوە ناکەین هیوادارم سەرکەوتوو بن زۆر سپاس کاک زۆر سپاس بۆ قوربان کاک ڕەشید لە سلێمانی بەڵێ کاک ڕەشید سڵاو لە تۆ چۆنیش کوردباسی زۆر سپاس بە قوربان حاجیانەوەگیان توخوا متمانەی بەکی بێ گیان لەم ڕۆژا متمانەی بەکێ بێ وەڵا وەکو هاوڵاتی قسەی خۆ بکە بزانم تۆ متمانە ماوە نەماوە پێ وایە ئەو داتان ناوەڵی متمانەم بە هیچێکیان نەماوە نەک هەر بەیەکیان بە هیچ کەسێ نەماوە بۆ ئەو بێ متمانەیە و لە چی دروست بوو مەسەلەن وەڵی لەوە دروست بوو ئەو هەموو دروستن لەگەڵ خەڵکا داینەوە خەریکی درن بەڵێ متمان لای کێ دروست لای ئەمانە دروستێ لە حەج مانگا یەک معاشن 200,000 معاش پێن 200,000ەکە بەش چیەکە لە حەج مانگا ئەیتر ئەمانە جزن ئەمانە خوارە ناسن وەڵی ئینسان نازانێت چیا چەند دەبێ موچەوەەر نەگەت تۆ کاک ڕەشید وەڵام دوسەڕۆژا مانی دوومان نەمگیز بەس مانی نۆ جە و 11 و 12 کار ڕۆی و تقریبا مانی دوومان وەژرادم دوسەڕۆژا بەس حەو مانگ معنای تیە حەو مانگ یەک معاش بنێ بەڵێ دەستەکانت خۆش کاک ڕەشید زۆر سپاس بە قوربان زۆر سپاس کاک ئازاد عەلی لە ژاراوە بەڵێ کاک ئازاد گیان بەڵێ کاک ئازاد سڵاو بەڕێز سڵاو بە قوربان سڵاو لە بەڕێز سەبارەت بە زانیاریەکانی وەزارەتی شەوانە سروشتەکان بەڕاستی هیچ زیاترکی وازە و باوەڕپێکرانی نییە بەڕاستی بەس
شتێک دەکات بۆی خەڵک باوەڕ بام کە بەڵام کەس باوەڕ بۆ داتان ناکات چونکە نەداهاتیان کرد دیارە نەداهاتی خاڵە ئەو خاڵانەی کە نەتی بۆ تێدا بەڕێ دەکرد هیچی وازع نییە بەڕاستیوانە چێ هەدە خەڵەتێن هیوادارین کەسێکی باش بکردە سەر بۆ ئەوەی ئەو گەندەڵکاریە نەمێنێت لە وەزارەتی سامانێ سروشتەکاندا. بەڵێ دەستەکان خۆش کاک ئازاد زۆر سپاس. کاک هاودین مراد دەڵێ هیچ متمانەم پێیان نییە چونکە داتاکانیان هەمووی دۆرەوە و بە کەیفی خۆیان دەیگۆڕن و دەستکاری تێدا دەکەن. نیاز باڵاکی دەرێ بۆتە وەزارەتی سامان ونکردن و بەڵایەکی گەورە بۆ ئەم هەرێمە هۆکاری بڕینی قوتی خەڵکیشە. سم ناکۆ دەڵێ هەمووی گاڵتەکردنە بە عەقڵی میلەت و ئەزانن هەمومان بێدەنگ کراوین و ئەڵێن با لە خەفە تا بمرن و نەوت چۆن دەفرۆشێت. زێگر باڵکی دەڵێ خەڵکی باوەڕ بە وەزارەتەکەی نیە نەک بە زانیاری ناڕاست و هەڵەکانی. ئیمان دەڵێ ئیمان نەهری دەڵێ ئەگەر بەس بڵێن خوددا بە حەقا باوەڕیان پێ دەکەم و ئەگەر نە هیچ شتێک باوەڕ پێ ناکەم. کاک بارزان فەرم بە قوربان. بەڵێ کاک بارزان فەرموو. ئەلو بەڵێ جان کاک بارزان. ئێوارە باشترای بڕێ ئێوارە باش بە قوربان. من دەنگی جەنابەت بۆ من نایەت بەڵام ئەگە دەنگی من بۆ تۆ تێدا من بەردەوام مەقسەکان کە بەردەوام بە قسە بکە بەڕێزان دەنگی من بۆ ئەو جێگە ناڕۆ. زانی برای بەڕێزم هاوڕێ خۆشەویستمان زانی زانیاریمان ئەگە هەبێت و ئەگە نەبێت هیچ متمانەیەکی نیە هیچ ئەمەلێکی نییە بۆ ئێمە هەر قسە بکەین و هەر بڵێن و هەر چی بێژین یانی هیچ لەش مەسەلەکە ناگۆڕێت تۆ بت ئەوێنێت چەند کەسێکە دەستی بەسەر ئەم کوردستان تۆ و ئیتر لە بەرامبەریش خەڵکەکە بێت دەنگە و ئیتر ئاوا ئەڕوا و ئەواچێ ئەگەر نا ئەگە بت مەسەلەن من زانیارێکت پێ ئەدەم لەم کەناڵەی جەناب تا یەک زانیارێکت پێ ئەدەم ئەوە قەزای شێخان نەوتی بەس بەتان کرد ئەوە ببنە بە بۆڕێ چێ نەبەت شتێک من چەند هاوڕێکم لەوێ پرسیارم لیان کرد گوتی کاک بارزان ئەوەی هەر کەسێکە لە ناو ڕێخستنی پارتی دیموکراتی کوردستانە نەبێت لەوێ کار ناکە خۆ ئەگە کرێکاریش بێت یعنی ئەمە دەلالەتی چیە دەلالەتی ئەوەیە کە دزی لێ ئەچێ برای بەڕێزەکە من ئەندام پەرلەمانەکە من دەستخۆشیان لێ دەکەم دوو ئەندام پەرلەمانێکی لە کۆمەڵێکیان لە گۆڕانە بەڕاستی زۆر شتیان بە ڕوون و ئەشکرا بە ئێمە وت بەڵام ئێمە شایەنی ئەو قسانی ئەندام پەرلەمانەکانە نین کە شایەنی ئەوە باینە دەبای لە زاخۆ حتا خانەکەین ئێمە ڕێگیریمان لە سامانی سروشتیان لە هەر سەرکردێکیان لە هەر بەرپرسێکە بگرتایە ڕێمان لێیان بگرتایە یعنی من لە قەزای شێخانە ئەژمۆرە من سێ قەزات پێشاندەم قەزای بەردەڕەش و قەزای ئاکرێ و قەزای شێخان هەرچێ قەزات تەحەدا دەکەن یەک بەرمنێکی نەوت بفرۆشێت و بۆ داهاتی بۆ خەڵک بگێڕێتەوە ئەوەی ئەمن ئەزانم معلوماتم لەسەری هەیە و هاوڕێکانم لەوێنە هەمووی کەسانی حزبی لەوێدا دامزراون کەسانی حزبی لەوێ کار ئەکەن لەبەر خاتری چی لەبەر خاتری دزی و بۆ لایەنێکی حزبیا بچێت ئەگەر ناتەوەرەکەی تۆ زۆر جوانە و زۆر بەڕێز و ئەحترام و شەوەلی دەگرین بەڵام کاکە خەتای خۆمانە ئێمە لەم ئاستەیە بێدەنگین مادام ئێمە لەم ئاستەیە بێدەنگین زانیاریم هەبێت و نەبێت هیچ معنایەکی نادا دەست خۆش بۆ جەنابەت دەستەکان خۆش کاک بەرزان زۆر سپاس بە قوربان کاک فەیزوڵڵا لە سلێمانی. السلام عليكم. السلام ورحمة الله. ئەم کاتە باش دەکەم. ئەم کاتە باش بە قوربان. وەڵاهی من وەکو خۆم وەکو ڕابۆچنی خۆم ئەو زانیاریانە هیچ ئەسڵی و ئەساسی نییە و ڕاستیش نییە. ئەو بەزاز بۆ ئینەکە نەوت کە بە ڕێگەی بۆڕی وە تورکیار ئەی باس تانکەرەکان ئەی باس ڕازی سروشتی ئەی داهاتەکانی کە بۆ هەمووی نایی کە ڕووناکەنە بۆ هەرێم کوزان کە داهاتی گومرگەکان داهاتی لەو چەنێ بە تانکر ئەڕوا چەنێ بە بۆڕی ئەڕوا ڕازی سروشتی تەنانەت ئەو بتلەغادانی کە لە ماڵان پڕ ئەکرێ ئەفرۆشی ئەی بازەوانە بۆ ناخیە وانە چی دەکرێ بەنزین کە لە مازیخانە ڕۆژانە چەندها سیارە چەندها ملیۆن لتر ئەفرۆشن ئەی داهاتەکە نەورێکیوە ئەمە بەس شتێکە لەوێ خەڵک بخەن بەس خەڵک بابێت بڵێن خەڵک زۆر زۆر وشیارترە لەوەی کە ئەمان بیانەیە ئەمان خۆیان لە جوان با خەڵک وا نەزانن خەڵک شت نازانێ خەڵک زۆر زۆر دەزانێ بەس خوای گەورە ئیشەڵڵا عیقاب شەدید عیقابیان لێ ئەکاتەوە کەس لە پێشووی ئەمانیش زۆر زۆر حکوومەتێکی تر هەبووە ئاوا سیاسی ملت بچۆسێنێتەوە بە زۆر زۆرداری بۆی لەسەر ئیشەڵڵا خوای گەورە عیقاب شەدید ئەوەی گوێی لە دەنگمە ئیشەڵڵا خوای گەورە عیقابیان لێ ئەکاتەوە. دەستەکان خۆش کاک فەیزوڵڵا. سپاس کاک حەیدەر بەداوای دەڵێ لە کوڕی زەوی لەم وەزیرە وەزارەتە ناڕاستتر خوا خەڵکی نەکردووە. کاک یاسین لە خەلیفان. بەڵێ کاک یاسین
کاگاسین ئەلوم کاتت باش ئەم کاتت باش کاگاسین گوێ لە دەنگمە ئەلوم کاتت باش ئەم کاتت باش کاگاسین گوێ لە دەنگمە کاگاسین گوێ لێمە کاگاسین گوێ لێمە پرسیاری ئەوەی دەکەم بەس دیارە نا من بیستم بزانم ئایا لە سەتەلایتەکەیەوە سەیرەکەیان لە دیجیتەڵەکەەوە بەڵێ کاک شەماڵ دەڵێ هیچ متمانم پێی نییە و تەنها غەفڵاندنی خەڵکە کاک ڕەسوڵ محەممەد دەڵێ زانیاریەکانیان دوورە لە ڕاستیەوە و کاکە عوسمانیش دەڵێ ناڕاستترین وەزیر لە بۆگەنترین کابینە خۆشی متمانەی بەخۆی نییە ببورن بەڵێ چێمان لەگەڵ با بفەرمێ کاک باوکی پشتیوان ڕانیە بەڵێ باوکی پشتیوان بەڵێ بە قوربان دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم کاک ئەنوەر سەباح زۆر سپاس دەستەکان خۆش بە قوربان بەڕاستی دەستخۆشی برای دەکەم کە پەیوەندەکەی بۆ داخیرکردم دەستخۆشی جەنابی دەکەم بۆ تۆرەی بەڕاستی لەوەتی دنیایەوە تا دنیایش کۆتایی پێێ لەو وەزیرێ ناڕاستتر و خواردتر و داشەفاستر لە کوڕەکەیدا پەیدا نابێ هەردا تا کە دەدات هیچ خەڵکە نەکەر من هیچ خەڵکە سێقە و ڕستوباری بۆی داتیانە نییە ناوی کە بۆ نەوت ئەوەندە فرۆشا ئەو مانگەی ناوە دەرمیل وە چەندی فرۆژرا بە چ کۆمپانیاک فرۆشاوە وە چەندی داهات بۆ چەندی درا بە کۆمپانیا نەوتیەکان چکە ئەو وەزیرە وەکو کۆنترۆڵەکە بەدەستی عیز بۆ ئامرازێک بەکاری دێنن هیچ شتێکی ڕاستی نییە ئیلا ئەوەی کە دەوەی کە بڵێ خوا بە حەقە خەڵک سێقە و ئەتیباری پێ دەکا دەنا هەچی کە بڵێ ڕاست نییە هەچی کە بڵێ درۆیە لەو وەزیرەش پارتر پەیدا نابێ ئەو وەزیرێکە و ئامرازێکە کۆنترۆڵەکە بەدەستی دەسەڵاتەوەیە زۆر سپاس کاک باوکی پشتیوان بەڕاستی ئەو داهاتێکی کوردستان هەیەی ئەو داهات من خەرجێکە کوردستان هەیەی هیچ وڵاتێک بە تۆی دانیشتوان نیەتی بەڵام هەوا لە دەستێکی داکە دەستێکی ناپاکە پاکی تێدا بەدی ناکرێت دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم سوپاس تەوەرەکەتان قوربان زۆر سپاس کاک عەلیجان فەرموو زۆر سپاس بە قوربان دەستخۆشی بەرنامەتان لێ دەکەم سپاس دەستەکان خۆش فەرموو وەزار سامانە سروشتەکان ناوەکەی بگۆڕن وەزار سامانە ناڕاستەکان بۆ وا بێ متمانن خەلەوە بێ متمانەی وەزیرێک بی بێتن بۆ خەڵک ڕابگەنی قسەی ڕاز نەکاتن هەڵێ 15 ملیۆن بەرمیلمان فرۆشتۆ لەو مانگەیە ئەگەر یەکێش نەخێندەواریش بێ ئەو مانگەی نەوت لە 44 دلار کەمتر نەبووە ئەڵێ 8 دلار کەمترە 8 دلارەکە کەمتر بفرۆشی دەکە 36 دلار 36 دلار فی 15 ملیۆن بەرمیلی کەیت دەکاتە 500 و تقریبا 80 ملیۆن دلارێک دەرێ 58 ملیۆن دلار مادایەتە کۆمپانیەکان دەکە 500 ملیۆن دلار مایە ئەڵێ 300 ملیۆن دلار مایە قوربانی خۆت بووم ئەوەندە درۆ بۆکەن خەڵک هەڵە خەڵەتێ مناڵش ناو گەشتە زانێ 500 ملیۆن دلار ماوە داڕۆشێکە نای دزن ئاشتە وەرام هیچ بەدەست نییە دەستەکان خۆش کاگاریجان دەرکاتم پێ زۆر سپاس کاک جومعە فەرم بە قوربانە سلێمانی بەڵێ کاک جومعە جان کاک جومعە فەرموو کاک جومعە ئەگەر گوێت لێمە فەرموو بەڵێ کاتە باش بەڕێزم ئەم کاتت باش بە قوربان قسە بکە کاتە باش ئەم کاتت باش کاک جومعە قسە بکە بە قوربان سەبارەت بە زانیاریەکانی وەزارەتی سامان پشتەکان ئەم زانیارانە سەر لەبەری هەڵەیە جاران نەمانەزانی چۆنی دزیەکەکەن هەر ئەم دزیەکەن گەندەڵی هەیە بەڵام ئێستا بە ئاشکرایە ئێستا بە ئاشکرا ئەیکەن بە بەرچاومانەوە هەر پێمان ئەڵێن ئەوەنە پارەتان لێ دزینمان ئەوەنە دۆلارە بێن ئەوە نەوت ئەوە فرۆشین نەوت لە بازاڕە ئەوەی ئەمە ئاگامان لێتی لە بازاڕە بلێ اخبار ڕۆژانە گوێمان لێە 46 دۆلارە لە مانگی چوارە ئەم مانگی چوار هەر 46 دۆلار ڕاوەڵەوە 26 دۆلار نەوتم فرۆشتووە یعنی ئەمە بە ئاشکرا جارانە هەنووی نەوتی کوردستان 10 دۆلار لە بازاڕ کەمترە ئێستا هەر بە قسەی خۆیان دێ 20 دۆلار لە بازاڕ کەم نەخێر کەمتر نییە لەوانەیە وەکو بازاڕ بیفرۆشن بەڵام ئەوان بە ئێمەوە ئاڵێن کێ ئەتوانێت ئەوە پشتڕاستات و ئەم نەوتە بە ئەوە نەفرۆشراوە ئەوان ئەڵێن بۆ نەفرۆشتومانە
دەستگایەکە هەیە دەستگای چاودێری هەیە پەرلەمان هەیە چی ئەتوانێت ئەمە پشتڕاست کاتەوە کە ئاشتێورامن ئەڵێ بە ئەوە نەفرۆشتومە کەس نازانێت تر ئارزی خوانە ڕۆژی ئەڵەن بە 20 دلار ڕۆژی ئەڵەن بە 30 دلار بە ئارزی خوانەی تر یاری بە میلەتاکەن بەڕاستی ئەم میلەتیان وا لێ کردووە خەڵک بێزار بۆ لە ژیان بێزار بۆ لە هەموو شتێک یعنی ناکرێت تۆ ینی جاران هەنوو 26 دلارە کردیان بە نیموچە بە چارەکەی چۆتە هەر بەو شێوەیە هەر بەردەوامە بێت یعنی چارەسەری نییە وڵاتە بەڕاستی مەگەر شۆڕشێک بەرپاکەی دژی ئەمانە بە شۆڕش نەبێ حەلی نیە ئەمانە ینی قەت چاکسازیان پێ ناگرێت قەت ڕاستی بە میلەت ناڵێن هەمیشە بەردەوام منەتیکردن لە میلەت میلەتش چاری ناچارە چی بکات ینی ملی داواتە بەر ئەمانە بە هەر شێوەیەک زیلەکە هەیە ینی دەرفەتێک نییە شوێنێک نییە تۆ پەنای بۆ بەریە چی بۆی کرێ ئەچی هەرە جوونەی تۆ لە بازار ئەڵێنەوە شەڕی داعشەوە و کوژن خۆش کاک جمعە لە کۆیە کاک ئەحمەد کاک ئەحمەدجیان فەرم بە قوربان زۆر سپاس دەستخۆش بەرنامەکەدان بێکەین زۆر سپاس سێوەرانی دەبێت ئەو ماگەڵا بەنەوتەما فرۆشتووە ڕۆیشتووە ئەی دەسەنکەرەکان ئێمە لە کۆیەوە ئەبینین ڕۆژانە لە 2 ساعات 12 زیان لە 56 تەنکەر بەس ئەوە من ئەبینم هەر لە ماوەی ساعاتێک 2 ساعات ئەڕواتم تا بەیاندا خۆ چەند تەنکەر ئەڕوە لە باشماغ دەبێت لە ئەو خاڵق زیان لە 200 تەنکەر ئەڕوە ئەوانە لە بەس داهاتی هینە حساب کردووە هەی ئەوەی دەستەمەنیەداک ناوەسەرەوە بێ ئەڵێن بای 6 میلیارد دینار ماگانە سەر ببێتێتە باقی کوردستان بۆ حکومەت ناتوانێت باقێک دانێتن ئاهلی نەبێ باقی کوردستان ماگانە زیان لە 100 ملیۆن 100 ملیۆن تقریبا خێر دەکاتن 100 ملیۆن دلار خێر دەکاتن بۆ حکومەت شتێک دانانە خۆیان خێرەکەی دەوەرگرە چکاو باقی شخصێکە چکە خودی نێتیوان بارزانیە بۆ ناتوانن شتێکە چۆن ناتوان دەسەڵات یانە نێتیوان بارزانێک سەرسازیەوە لە باقی خۆی سەرسازی بکە ئەو باقی خێرەکە بۆ شەیدان بێ بۆ شەیدانی داعش بێ ئەوانی لە شەڕی داعش شەید دەبن پێشمەریکا بۆ کەسکاری وان بێتن نەوەکو تەنها بیت لەوە کاتە بۆ ژیلفانی خۆی بۆ کوڕەکەی خۆی کە مناڵێکە ئەرزی 2 میلیۆن دلارە دەستەکان خۆش کاک ئەحمەد زۆر سپاس بە قوربان هەر لە خودی سایتی یاخود پێگەی وەزارەتی سامانە سروشتەکان ئێستا ئەوەی کە ئەو بەرنامەیە دەبینێ بابچێ بگەڕێ ئەوەتە من ئەوڕۆ دەرم هێناوە تەنها لە مانجی 2-3 ڕۆژ هەر دیار نییە نەوت بۆ چێ ڕۆیشتوە چی کراوە چی نەکراوە ئەوان دەڵێن لە مانجی 2-13 ڕۆژ لە مانجی 3-12 ڕۆژ واتە 25 ڕۆژ کە دەی تەمەشا دەکەی وانە لە مانجی 10 ڕۆژ و لە مانکەی تریش 12 ڕۆژ واتە 22 ڕۆژ هەر لەوە 3 ڕۆژ دیار نییە کە دوو داتایە هەردووک لە پێگەی وەزارەتی سامانە سروشتەکان بڵاو کراوەتەوە ینی نازانی ئیسان چی بڵێ و ئەوەی کە باسیش دەکرێت مەسلەی گەندەڵی یاخود ناشەفافی لە سێکتەری نەوت دەبینین تەنها ئەوەی کە دەڕوا بە بەرمیل ئەوەی بە بۆری دەڕوا هیچ وەکو چۆن دەڵێ خەڵک باز لەوە دەکات شەفاف نییە پەرلەمانتاران سیاسەتمەداران حیزبەکان زۆریان خەڵک بەعام هەموویەک بەگلەییە و دەڵێن ناشەفافە نەوت گران دەبێت هەرزان دەبێت هەر یەک سعرەوە یەک سا بۆ ئێمە موچە هەر وەکو خۆیەتی لەو لاشەوە مەسلەی نردنی نەوت بە تەنکەر و نردنی نەوت بە تەنکەر ڕۆژانە بە بەردەوام دەڕوا بەس کەس نازانێت پارەکەی بۆ چێ دەڕوا چەندە و چییە و چۆنە و ئیتر ئەوە حاڵمانە بەڵێ ڕەنجە لە چێندەر کاکە ڕەنجە بەڵێ کاکە ڕەنجە لە هەولێر بەڵێ گیان بەڵێ بە قوربان بەڵێ کاکە لەو حکوومەتی گەڕێ بەڕاستی شارستاموو شەچینە بکە لەبەرەوەی وەختی جەنگجان دێ هەموو ماژارە دێن جەنجیان لێ دەدەین ئەوانی شوخە لەمانەکان دەستیان خۆش بەڵێ دەستەکان خۆش بە قوربان بەڵێ زۆر سپاس زۆر سپاس لە هەموو ئەو وڵاتانەی کە خاوەنی نەوتن لە هەموو ئەو وڵاتانەی کە نەوت بەرهەم دێنن زۆرێک لە وڵاتانە ئێستا
لە هەوڵی ئەوەدان ئیتر نەوت لێگەڕێن بۆ نەوەکانی ئایندە با لە ژێر خاک بمێنێ با یەدەجێک بێ بمێنێ بۆ ئەوەی کە لە ئایندە لەو کاتانەی کە نەوت کەم دەبێ ئەوان ئەو کات سوودی دەبینن. بەڵام ئێمە لە هەرێمی کوردستان جگە لە نەوت ئێستا سەرچاوە و داهاتێکی ترمان نییە کە پشتی پێ بەستین وەکو پێویست بتوانێت ببێ بە جێگرەوەی نەوت بە بەدیلی نەوت. ئەوە لەلایەک لەلایەکی تریش ناشەفافی و ناڕوونی لە کەیسی نەوت یاخود لەوت ئەوەی کە باسی لێ دەکرێت ڕۆژانە چەندان هزار بەرمیل دەڕوا چەندان 100,000 بەرمیل دەڕوا کەچی هیچ دیار نییە و کەس نازانێت چۆنە بە چ شێوەیەکە ئایا ئەو عقدانەی کرایە لەگەڵ ئەو شەریکاتانە چۆنە بە چ شێوەیەکە بۆ چەند ساڵ کراوە بۆ چەند ساڵ نەکراوە ئەو نەوتە چۆن دەردەهێنرێت چی دەکرێت چۆن دوزار دنیایەک پاڵاوگەی نایاسایی هەیە لە هەرێمی کوردستان. هەروەکو بەڕێزێکی ئاماژەی پێکرد ئەو هەموو بنزینەی کە ڕۆژانە لە هەرێمی کوردستان دەفرۆشترێ و سامانە سروشتەکان دەیداتە هاوڵاتیان ئەدی ئەوە پارەکەی بۆ چێ دەچێت یعنی تا ئێستا کە نەپارێ ئەو نەوتەی کە بە بۆری دەڕوا و نەپارێ ئەو بنزین و گازەی کە ڕۆژانە یاخود ئەو غازەی کە لە ناو هاوڵاتیان سرف دەکرێت و نە پارەی ئەو بە تەنکەرە نەوتانەی کە دەڕوا هیچی دیار نییە. خەڵک بۆ حەقی نییە گومان بکە. بەڵێ دیاری لە هەولێر بەڵێ کاک دیاری فەرمی ئەو کاتان باش ئەو کاتت باش بە قوربان ئەو کاتان باش ئەو کاتت باش کاکە دیاری ئەرێ هەموو نازم لۆزێکتان ئەو درو دڵ خەڵکی دەکەن لە سەر تەلەڤیزیۆنەی خەڵکی لێشی ئەو خەڵکەتان تێکدایە لۆ کاکە دیاری کاک دیاری وەڵی هەموو درو دڵ سێ دەکەن لۆ خەڵکی ئێدە ڕاستێکە بزانین لە لای تو چەندە ڕاستی کۆر لای کاک دیاری بدون شێروانە شکەتی هەنگۆ على أساس حزب الإسلامينا بدو تاخذ شواكتنا كاكا دياري أقول شيء فرق ثاني لقوام كاكا دياري والله براتان هاي بخوي قبات هر اون قصي بي بفكر اون خوي مشوش كرد ماندي بو هر اون دي بي قوترا اون دشي ديارا دطلي خوي درك ددري داهات لهريمي كردستان اگر وەکو خۆی کە هەیە بە شێوازێکی تەندروست بە شێوازێکی ڕێکوپێک و بە عەدالەتی و بە شەفافی دابەش بکرێ دەتواندرێ لە هەرێمی کوردستان هەموو شتێک جێبەجێ بکرێ کەرتی بژانەوەی کشتتوکاڵە کارەبایە هەرچی کەرتێکی کە هەیە و پێداویستی خەڵکە لە هەرێمی کوردستان دەتواندرێ بۆ پارەیە بۆی دابین بکرێ و هەروەها کاری لەسەر بکرێ و بتواندرێ بە فعلی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان پتەو بکرێت چکە بمانەوێ نەمانەوێ ئەگەر بین سیرکەین ئێمە لە هەرێمی کوردستان ژمارەی هاوڵاتیان لەگەڵ ئەو داهاتەی کە هەیە زۆر گونجاوە یعنی ئێمە هەرێمێکین ئێستا نەگەیشتن بە 5 میلیۆن بەڵام سیر دەکەین داهاتێکی زۆر هەیە لە هەرێمی کوردستان بەڵێ نەوت دابەزیە بەڵام لەگەڵ ئەوەشدا هێشتان توانە هەیە کە ئەو کەرەنە پڕ بکرێتەوە و هەروەها دەتواندرێ هەر بەو پارەیە کەرتەکانی تری داهات سەرچاوەی تری داهات زیندوو بکەنەوە بۆ ئەوەی کە بتوانن زیاتر و زیاتر لەمە دووە پشت نەبەسترێ بە نەوت چکە با نەوت لێ بگەڕدرێ بۆ نەوەکانی ئایندەمان زیاتر بەڵێ شەمان لەگەڵ با بفەرمێ کاک سەلاح فەرموو الو ام كاتو باش كاك صلاح جان ام كاتو باش كاك صلاح والله نازانم چەند وەزارەتمانەیە بەڵام ئەوە نازانم ئەم وەزارەتی سامانە سروشتیە بۆ گەندەترین وەزارەتە لە هەرێمی کوردستانە چی بکرێ کاک سەلاح چی بکرێ بۆ ئەوەی ئەو وەزارەتە گەندەڵ نەبێ شەفاف وەزائیدەن ئەو کەسانەشی کە بە شانوباڵیا هەڵێ بەڵێ کاک سەلاح بە شانوباڵی ئەو وەزارەتە هەڵێن حتمما بزانە کارتێکی بۆ کراوە داماوە ئەو کارتێکە بۆی کراوە بە بەلاشە یا سارەکان بۆ پڕکردووە لە باوزین ئەڵێن بڕۆ بەدیار ئەو بەرنامەیەوە دانیشە تۆ دوو قسە بکە بۆ ئێمە ئەینان خۆیان ڕێی قسەکردنیان نییە یعنی ئێستا هەر وەزیری سامانە سروشتیەکان خۆی بۆ قسانەی خۆی مقنعی نییە کە ئازانێ ئەوە ڕاستە یا درۆیە
ئەمانە ڕازگۆنی لەگەڵ خەڵکە لەگەڵ بەڵێنەکانی خۆیانە بۆ خەڵک ڕازگۆ نەبوون ڕۆژانە بە ملیۆنەها بە هەزارها تەنکردنەوت ئەڕوا کەس ئاگەی لە هیچ نییە خەڵکی شیاوێن لە سێنی سیاوادانەوە ئاستی کەسایەتی کەسەکان لەسەر کەفاعەتی نییە کەسێکی نەشارەزانە داناوە لە بوارە بەس لەبەرەوە ئەسە و مابیلای بۆ کەن و تەواو زۆر سپاس بۆ بەڕێز زۆر سپاس کاک باوکی هیوا لە شارە زۆر بەڵێ باوکی هیوا کاکە گیان خۆتان دەبێت سڵاوی خوا لە بەڕێز بە قوربان ئەم کاتەوە کاتت باش بە قوربان ئەگەر سۆز لە ڕاستی بپرسی لەسەر زانیاریەکانی وەزارەتی سامانە فروشیەکان ئەوان خۆیان زۆر بانگەزانن بە تایبەتی گەری نیشتیمانی کوردستان خۆی ئاگادار لە هەموو مۆضوع ئەسان لەبەر ئەوەی هەچی دەوڵەت و سەرۆت و سامانی ئەم وڵاتە بەغەیری برایم خەلیل هیچ سامانێک لە هەولێر وانە نییە ئەگەر ڕۆژانە وەرە من پێتەوە لە زیمانە لە خوارسانەوە بزانە چی نەوتوتەن کرد ئەڕوات هەر هەمی بەرە و ئاڵاگەی قەڵەک و هەولێر ئەچێ لە ئەتا لەورێت ئەمە ئەگەر یەکێکی نیشتانی گۆشن شەریک نەبێت لەگەڵیا بەجار نەبێت لەم ڕێگە چی ئەتوانێت ڕێگە بۆ بدا تێگەیشتی ئەمجا لە داهاتی خۆیان زۆر باشە زانن کە داهاتی سەرۆت و سامانی غازی ئەم وڵاتە لە کێ و لە شۆ ئەڕوا و هیچێ بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان من بەهۆکاری سەرەکی زانم لە گەندەلی سامانە فروشیەکانە لەبەرەوەی داهاتی ئەم وڵاتە ئەکتەریتی لە ساحەساوکردنی لە سلێمانی محافظەتی سلێمانیە زۆر سپاس کاک باوکی هیوا بەڵێ کاک نەوزاد لە سلێمانی بەڵێ بە قوربان بەڵێ کاک نەوزاد فەرموو کاک نەوزاد قسە بکە بە قوربان فەرموو کاک نەوزاد فەرموو قسە بکە گیانەکەم کاکە بەڵێ بە قوربان فەرموو جۆمە دەنگم نییە کاکە گیان قسە بکە من گوێم لە دەنجی تۆیە بە قوربان قسە بکە کاک نەوزاد ئەم کاتە باش جۆم لە دەنگم نییە بە ئەم کاتەوە باش من گوێم لە تۆیە قسە بکە بە قوربان باشە بە ساقەوە جۆم لە دەنگی تۆ نەبوو داوای لە بەردنێ لێ فەرموو بۆرای بە قوربان برای بەڕێزم بەڵێ ئەم بەرنامانە دەستخۆشیتان لێ یەکەم بەرنامانە پێشکەشەکان لە هەموو شوێنەکانەوە هەموو کەناڵەکان زۆر سپاس بەس بەڕاستی ئەمە بەس بۆ خۆمان ئەو بەرنامانە بەس بۆ خۆمان یانەی تۆ بەرنامە پێشکەشەکەی بۆ میلەتە و میلەتە تێریێتە بەڵێ بخۆ بۆ حکومەت نییە بۆ یەکێک نییە چکمان چاویان نییە گوێیان نییە هیچیش نابیسن نەکرد نە لە من نە لە تۆ ئاگایان لە هیچ شتێک نییەوان بەڵێ ئێمە داخەدڵی خۆمان ئێستا هەرچیەکەڵێن تۆ هەرچیەک بڵێ کەس گوێ لێ نییە بەخوا خۆمان جۆمان لێت یە خۆشمان هەمومان نەزانین کۆمەڵە خەڵک نەبێ کە میلەتەکە هەموو ێزانەکە و کۆمەڵە خەڵکە مستەفید نوێتر باسی منی هەموو شتەی دەکرد وەزارەتی سامانە فروشتەکانی چی وەڵی جوانێ بێڵەمەکە بنووسن وەزارەتی سامانە مافیاکان کۆمەڵە شتیتر وەزارەتی چی جانتایەکە بە کابرایەکە و ثروت و داهاتی ئەم میلەتە خۆی کە قایمانەکە دایە ڕەزێنێ بە خاصیشە دێچێتە گاڵتە لێ یانێ ئەوەی خەڵەت پیایە ئەوەی پیایە وەڵام من خەڵک تەریقە بێتەوە کە دەبێتی دای تەریقە بێتەوە وەزارەتێ بە وەزارەتە گەورەی خۆی بەو هەموو ئیمکانەتی کە هەیەی کۆمەڵەشم بڵاوە کاتەوانێ سەر لەبەری هەمووی هەڵەیە گاڵتەم لێ وەڵای حەزان بە هەموو وەزارەتەیان نازانم بڵێمەوە چی نازانم بەڕاستی سەرمان وا لێشەوە وا سەریان لێشەوانووی وەکو جەنابە فەرمووی بەخواردنەوە $900 هەر ڕوبع مەعاشەکەیە ئەو میلەتە هەر وەک خۆیەتی چونکە ناگات ئەو کارەیە ناگاتە دەست میلەت هەتا و پەرلەمان و کۆمەڵەشتانی کە دایان ناوە سندوقانەوەمانە هەمووی نەکرێتەوە کار باوەڕ هیچ مستەفید نابێ میلەتە کارا بێ بۆ خۆمان سەیر کرد زین لە ڕای خوا کەی ئارەزویان بوو ڕوبع مەعاشەکەمان بنێ بە کەیفی خۆیانە بە 3 مانگەیان بە 4 مانگەیان بە 5 مانگەی
بەس تاوانباری سەرەکی با باشزانین خۆمانی من تاوانبارم تۆ ئەو میلەتەی کە قسەکەنی تۆ چاویشمان لە هەموو لێ ئێمە تاوانباری نەوان تاوانبار نییە خەسەم بەخوا پێت ناخۆش نەدەمە ڕاستەکانە بەیانی ثانی جەنگانە دێت و سێری و خەڵکەکە چیەکە بەم ڕەزالەتە و سێری خەڵکە چیەکە لەبەرەوە ئەوان تاوانبار نین ئێستش بەوان نازنەوە لە سا خەفتای دەنگەکانمان دەدەزێنەوە حەق دەستان خۆش بێ و من پێ خۆشحاڵم زۆر زۆر ببوورە زۆر پێ خۆشحاڵم حەزەکەم ڕووتاکە بکەن بە نیو ڕبە کەم یەکێکم لەوانەیە خەڵدارەمانەیەک دارموچەم وەرگرتووە حەزەکەم ئەوەیشم لێنە قابلیەتمان نییە چونکە خۆمان تاوانبارین هەچ کەسێکیش لە دنیا تاوان بکە ئەگەر لەو دنیا لە قیامەت و لای خوا ئەجرەکە نابێت لەم دنیا ئەجرەکەی بێتەنێتە هەدە تاوەڕێ بکەیت تاوەڕێ ئەو غەڵەتە بکەیت کە کردوتە هەدە ئەجرەکەیشی دێتەوە ئێمە غەڵەتمان زۆر کردو ئەجرەکەی دێنەوە زۆر داوای لە بردنەوە زۆر سپاس وڵاهی ئەگەر بین سەیری ئەو وڵاتانەکەین هەندێک وڵات وڵاتان هەبێ نەوتیان نییە ئەسڵەن نەوتیان نییە بەڵام بڕۆ زۆر ژیانیان لە ژیانی هاوڵاتی ئەم هەرێمە خۆشترە ینی کابرا نەوتی نییە نەوت کڕە ئێمە نەوت فرۆشین سەیرم پێدە ینی بنزین ڕۆژێ لە دارە و ڕۆژێ لە خوارە ڕۆژێک بەسەر دەکەی و ڕۆژێک دادەبەزێ ڕۆژێ خراپە و ڕۆژێ باشە ینی ئەوە بنزین نەوت لەوەتەی بیرمان دێ ئەم حکوومەتەیە هەر بە 3,000 چەندە ساڵانە بەرمیل دەگەیان دەبێت بە 2 بەرمیل دەدەنەوە خەڵکە باشە نەوت بە 100 و قسوور دۆلار بوو ئێستا کە بە نزیک $50 هەر ئەو سعرە وەردەگرن ینی بۆ لە کاتێک کە دادەبەزێ حەقوایە بۆ خەڵکەش هەرزانکەن لە کاتێک برادەرهێنە دەرێ مەمنون بەگرانیان نەکردووە بە حەقیقەت ینی ئەمە لە کاتێک کە لە هەرێمێکین سپاس بۆخوا هەرێمێکی دەوڵەمەند بە کانزا هەرێمێکی دەوڵەمەند بە گاز و بە نەوت بەڵام تەماشا دەکەین هەمیشە وەکو چۆن دەڵێ چاومە لە دەستی خەڵکە حوت مانگی ڕێک کابرا دەڵێ من موچەم بەرنەگرتووە بە تایبەتی ئەو کەم ئەندام وانی دیکا کە تەسفیح حساباتتان کرد 100,000 تان لە کەم ئەندامەکان بە حساب لا بردو هەمووی بندیوار 100,000 بندیوار چۆن تا ئێستا ئەو پارەیە وەرگراوە ئەوە هەر لە لای کەم ئەندام ئەی لە فەرمانبەر ئەی لە وزارەتی پێشمەرگە لە وزارەتی ناوخۆ دەبێت چەند بندیوار هەبێ بۆچی هەموو بندیوارە هەبێ بندیوار بۆچی هەبێ دوای بۆچی ئێوە خۆتان شەرمەزار دەکەن ینی بۆ لە بەرخاتری 2 مەسئولی نامەسئول خۆتان شەرمەزار دەکەن بۆ خۆتان شەرمەزار ئەو خەڵکە دەکەن ئەو 2 مەسئولە نامەسئولە لا بە بەڵام دڵی خەڵک ڕاگرن خەڵک بەڕاستی 2000 ئیشتان بە خەڵک دەبێت کاکە بۆ شەڕی داعش هەر ئیشتان بە خەڵکە دەی پێشمەرگەش لە کوڕی خەڵکەیە بۆ هەڵبژاردن لەگەڵ عێراق هەر ئیشتان بە خەڵکە بۆ هەڵبژاردنی ناوخۆ هەر ئیشتان بە خەڵکە خوانەکە بۆ شەڕی ناوخۆش هەر ئیشتان بە خەڵکە انشاءالله قەتش نایبینینەوە زارێکتر کاک ساڵح فەرموو بەڵێ کاک ساڵح کاک ساڵح قسە بکە بە قوربان برای بەڕێزم بەڵێ گیان دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم سپاس بە قوربان فەرموو برای بەڕێز بەڵێ گیان کاک ساڵح قسە بکە ئەمە میلەت خۆی هەبێ هەمووی بازەکەی با میلەت تاوانبارە زانی بۆچی میلەت تاوانبارە میلەت دەبێ بازەکەی بازانی زۆر چاکە مقتەدا سەدر بە کوڕی عەلی باپیر و محەممەد فەرەج و نەوشرا مستەفا ژنێرێ ملیۆنی ئەوێنێتە سەر جادە بەڵێ ئەی بۆ ئیسا ئەی بۆ ئەمانە بۆ کەی ئەم خەنجەری ئەمان خەنجەری تورکمانەکەی بۆ کەیان ناوزتووە ئەمان تاکەی سەبری نەما میلەت ئەی باشە ئەوان خۆیان سەرۆک حیزب و هەڵا و ئەی کوا دەنگۆڕەنیان بۆ کەیان ناوزتووە ئەو بەڵێ کاک ساڵح خۆی ئەمە زانینەوە سامانە سروشتەکان ئەڵێت سامانە سروشتەکان ئەڵێت بە گۆریەکە 376 ملیۆن دۆلار فرۆشتووە ئەی باشە ئەی تەنکەرەکان بۆ حساب ناکات لەگەڵ ناوخوا بەڵێ ئەی باشە ئەم سێ سەرۆک حیزب خۆ مقتەدا بە کوڕیەوە نەشمێری حەزەکە مقتەدا عمریش لە 2 ساڵ ئەمانەیە ئەمەیەکی 80 ساڵن بە کوڕیان نەشمێری و ملیۆنی خەڵکێنێتە سەر جادە و هەموو دنیا ئەسڵەقێنێ ئەمان تاکە خەیلان لێکەوتووە
بەڵێ باشەکەی هێنە دواوە ئەمانە تاکەی سەبرمان بێ لەگەڵە لە 2009 تا سەبرمان چی بکرێ باشە کاک سەڕح مۆزفێکی داما و هەشتمانە یەک جار مەعاشی وەرگتووە بەڵێ هەر گلێمان ئەو چیانە هەیە ئێمە هەر گلێمان لێ تا ڕۆژی قیامەت باشە کاکی بەڕێز دەستەکانت خۆش وەڵا بە هەر سێکیان وەڵامتان بدەنەوە حزبن و مەکتەب سیاسیان هەیە و تەبێژیان هەیە و با وەڵامی هاوڕاتیان بدەنەوە بەڵێ خەڵک حەقی ناحەقی خۆی ناحەقی نییە بەڕاستی کە بێزار بێت خەڵک ناحەقی نییە لەبەرەوەی خەڵک دەنجی بە حزبەکانداوە چاوەڕێژ دەکات چاوەڕێی مووقفیان لێ دەکات مووقفی ژمانەی ئەوە نیە دەست دێت چەک و بێجاتە نا مووقفی جوان بنوێنن وەرنە سەر خەت باوکی سێوان لە کەرکووک باوکی سێوان فەرموو باوکی سێوان فەرموو الو بەڵێ گیان قسە بکە باوکی سێوان ئەم کاتۆ باش کاتەوە باش بە قوربان جۆ لە دەنگمە کاکە بەڵێ فەرموو قسە بکە ئەم کاتۆ باش بەڕێزەکەم کاتەوە باش بە قوربان باس دەکەم بەڕێزم تەوەرەکەمان لەسەر داهاتی نەوتە بەڕێز بەڵێ گیان کاکە جۆ لە منە تۆ بەڵێ فەرموو عزیزم تەوەرەکەمان لەسەر داهاتی نەوتەوە نییە بەڵێ فەرموو قسە بکە گیانەکەم بەڵێ زۆر ڕاستەکەی دەست خۆش بێ باسی دەکەم هەر هەموو تاوانەکە لە میلەتەکە لە خۆیەتی خۆ باشە زانێ و نەوتە چێ دەی باو چێ دەی فرۆشێ و کۆمەڵی خەڵکن دەستیان بەسەر و نەوتەی ئاگرتووە باسی چاکسازی و ئەم شتانەش بۆ میلەتەکەن بەس میلەتەکەی ئێمەوە نە فەقیرە چاوی بڕیوەتەوە کەسانی کە 24 ساڵە لەسەر حکومن ئەی بۆ 24 ساڵە چاکسازیان نەکردو تازە باسی چاکسازیەکەن چاکسازی بەیەکێکە کرێ کە ئیمانی بەقەوت دێ کە پشتی بەخوا قایم دێ ئەمانە نە پشتیان بەخوا قایمە نە ئیمانیشیان بەقەوەتە ئەمانە کۆمەڵێکن نیە دەستیان بەسەر وڵاتی ئاگرتووە هەرچی داهات و جێرخان و سەرخانی ئەم وڵاتە هەیە بۆ خۆیان بگویانە بۆ خۆیان و ماڵ و مناڵیان و حیزبەکانی خۆیان پێ دەوڵەمەند کردووە خەڵکەکەش ڕۆژ بە ڕۆژ بەڕێ هەژاریە ڕوا هیوایتەیە 6 مان 7 مان جارێ موچێ وەرناگرێت بە درۆ دەلەسەر نییە بە تەمانم خەڵکن باسی چاکسازی بۆ خەڵکەکەن چاکسازی بەهێشێکە کرێ کە بەڕاستی مستحق بێت لەو پۆستەیە بێ ئەمانە 24 ساڵ لەو پۆستەیە ماونەتەوە چاکسازی بۆم دەنیشاوانە ناکرێت ئەمانە شتێکی زۆر گەورەیان خواردووە بەڵام بۆ ماونەتەوە هەتای ساڵ لەسەر دەوڵەت هەر هەمووی فەقیری و داماوی ئەو خەڵکێک کە قەنەعەت بەماناکە ئەمانە زیر قەنەعەت نەماون هەموو شتێکیان لەدەستداوە بەڵام میلەتەکە خۆی یەقیان بەرنادا و دەستیان خۆش مادەما لە میلەتەکە نەگە میلەت لێیان ڕاپەڕێوانیش ناتوانن ئەو هەموو داهاتە بدرن دەست زۆر سپاس کاک باوکی سێوان کاک هاوژین لە سلێمانی فەرموو بە قوربان بەڵێ کاک هاوژین کاکە جانم کاتت باش ئەم کاتت باش بە قوربان فەرموو وڵای بەڕێزیان نازانم ئەمەنە برینەکان زۆرن ئەمەنە ئازاڵەکان ئێلانەکان زۆر نازانێت لە کوێ باسی لە کوێ قوتای دەبێت بەڵام من هەرەوە ناڵێم بەزەیم هەمی ئەو کەمپیان ئەسەر ئەمانەی نەناسیوە تا ئێستا ڕووی دەرنەکەوتووە هەتا ئێستا ڵەم هەموو نەعەدالەتی و گەندەڵی و ئەوەی نەشێ نەکرێ ئەیبینیت تا ئێستاش نەیناسیون یعنی نازانێت لە چی ئاسەکە تا ئێستا شوێن بەسەریان نەخوا من تێ ناگەم چەندین ساڵە سیستەم ساڵە سەرۆکە نازان چی بوو بەس خیانەت و خێری وڵات فرۆشتن و تاڵانکردنی وڵات و خاینەتی و خۆفرۆشتن هیچ لەمان لێ نەبینی هاوژین دەستەکان زۆر سپاس کاک هاوژین کاک هاوژین زۆر سپاس کاک شێروان لە هەولێر فەرم بە قوربان بەڵێ کاک شێروان کاک شێروان فەرموو کاک شێروان جان قسە بکە بە قوربان فەرموو السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. کاک شێروانیش پەیوەندەکەی کسرا بەڕێزان و خۆشەویستان ئەوە دوا پەیوەندی بوو من لێرە تەنها ئەوەندە ماوە بڵێم هیوادارین بەڕاستی چکە دەسەڵات لە دەست ئێمە نییە ناتوانین تەنها قسەی ئێوە دەگەیەنین و هیوادارین بەڕاستی ئەمە دو مانگ و دو ساڵ و دو سات بێ هیچی چیتر بەڕاستی ئەو خەڵکە لەو ئێش و ئازار و ناخۆشیێدا نەبێ هیچی تر بەڕاستی ئەو خەڵکە ئەوەندە ئەزیێت نەچێشێ ئەوەندە برینەکانی زیاتر قوڕ نەبێتەوە لەبەرەوەی تا ئێستا برینە کۆنەکان ساڕێژ نەبوون چ جای ئەوەی کە برینی پیش بەڕاستی دەجەستەی ئەو خەڵکە بکرێ
بۆیە با بەس بێ با دانیشن بێکەوە با گفتو گۆ بکەم بێکەوە با نەوتەکە بە شەفافانە بفرۆشێەوە بە شەفافانەش پارەکەی دابش بکرێەوە چۆن دەڵێ ئیشی لەسەر بکرێەوە کاری لەسەر بکرێ بۆی کە وڵاتی پێ ئاوادام بکرێتەوە وڵات لەو هەموو ناخۆشی و نەخۆشیە لەو هەموو بێموچەی و لە هەموو کارەساتە ڕزگار بکرێت. سوپاس بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست، سوپاس بۆ برانی بەڕێزم لە کۆنتترۆل لە هەولێر و هەروها لە سلێمانی. دووبارە سوپاس بە هەمولایەک و خواتان.